بەڕاستی کەستەی ناگاتن نرخەکەی زۆرە ئێستا حالی ئازری نرخەکەی زۆرە جاری وان نرخەکەی دادا بەس ینی ئەوەندەی نرخەکە ینی بەڕاستی ویان سەریان لە هەوڵاتی تێکدایە بەڕاستی کوالێتەکەشی زۆر خراپە ینی نە سعرەکەی باشە نە کوالێتەکەی باشە ینی کەس لێ تێناگاتن نازانم بەڕاستی وڵای پێویستە بەڕاستی ینی لەسەر حکوومەتە ئەو شتە چاوەک بۆ شتەی دابخشێنەوە ینی هەر کەس بە کەیفی خۆی بەنزیانی بە خۆم بە شخصی خۆم چوومە بەنزیخانەوە بووە کە دەڵێم نرخەکەی لێرە ئەوە گرانە لایەکتر هەیە ئەوە هەرزانە دەڵێ با بە هەر کەس بە کەیفی خۆی دەفرۆشی ینی شتی وا هەیە لە هەولێر لە شاری هەولێر لە کوردستان شتی وا بکرێتن هەر یەک بە کەیفی خۆی نرخی بەنزین دیاری بکاتن ینی شتی وا ناکرێت والله هیچ لێ ڕازی نیمە بەر ئەوەی کوالێتی ئەو پەڕی خراپیە ئەو پەڕی گرانیشتە بەنزین بە 700 دیناری وا لەسەر شەریکەی نەفتی دانیشتین بنمان هەموو نەفتە وەخت نەفت بمان بە لە بێ نەفت و بێ بەنزینیش ئەو هابین جا برین و نەرین چ ناکرێ برین هەر ناکرێ نەرین هەر ناکرێ ئارێ وەڵڵاهی حارد و عاسمان چەند لێک دوورە ئەوەندە لەو حکومەتەی بێ هیوامە لەبەر ئەوەی ئەوە بیست و ئەوەندە سارەیە بای ئەوەندە نوتینی بەقی نەکردەی لە نوتینێکی مەسوول و کار بەدەستانە بنزین خۆ بەکو لە مێژە لە دوای شەڕی داعشەوە کە هاتیە بنزین بوویتە کەرتی تایبەت پێشبڕکێکی تەواو هەیە لە بینی ئەوەکان ئەوەی ئێمە لە حکوومەت ئەوەی مۆڵەتدانە بە هاوردەکردن و هێنانی بە بنزین کە هەموو ئاسان کاریەک دەگرێت لەوە هەموو کۆمپانیایەک ئەوانەی کە بتوانن دوو متابعی کوالیتەکانە دەکرێتن و پێشبڕکێ بۆیش حەسڕ نییە لەسەر کەس بۆی لە نەتیجەی منافەسە قەت ئەو نرخانە ناتوانێت چونکە خەڵک کە هەر شتێک کە احتیکار نەکرا لە بازاردا بەخۆی پارسەنگ دەکاتن طبعا ربطي بكومالك شت هي بسعري عالميه كلا سعري نفذ ربط دبيتن بازار ديما بس شيء تايبتها